حيوانا صافولاتي فرانا ديما يعني يا جرجوانا بها نیشتمان لە گۆشەیەکی تری نیشتیمانەوە سڵاوتان لێبێ. ئێرە دۆڵێکە لە دۆڵە گەورەکانی کوردستانی باشوور. ئێمە لە گوندێکین پێدەوترێ گوندی شەدەڵە. ئەم گوندە ئەتوانم بڵێم ناوێکی ئەم گوندە بڕاوە و باڵای هەموو دۆڵەکەیە و دۆڵەکەش بۆ بە ناوێک بۆ ئەم گوندە. لە بناری چاکانی پیرەمەگرون دۆڵێکی درێژ هەیە کەوا ئەم دۆڵە لە کۆندا کۆی ناوەکە پێوتراوە شەدەڵە. ئێستا کەش گوندێک بۆ ناوەوە ناونراوە. ڕەنگە پرسیار بێ هەرێ بۆچی بەم جوگرافیایە دەوترێ شەدەڵە. ناوەکەی لە دوو بەش پێک دێ شا زایدەن دۆڵ. لە زمانی کوردیا وەسفێکی ئەم ناوچەیان کەوتیانە شادۆڵەکەەوە تە دۆڵێکی گەورە زۆر گەورە بووە بۆکەوەی شای هەموو دۆڵەکان بوو بێ. شا نازناوێکە بۆ کەسایەتی و پادشا و سەرۆک عشیرەت و سەرۆک وڵاتەکان. بەڵام ئەمەش وەکو شوبهاندنێک بۆ دۆڵەکە و تویانە شادۆڵ واتە چۆن لە زمانی کوردی ئەگەر توێک زۆر گەورەی پێڵێن شاتوو یان شوێنێک وشەیەک ینی گەورەی وەستێکیان بۆ کردووە. بەم ناوچێشیان وتووە شادۆڵەکە واتە جوگرافیای ناوچەکە وا بووە دۆڵێکی زۆر زۆر درێژ و گەورە و فراوان و پانە وتیانە ئەمە شای هەموو دۆڵەکانە واتە شادۆڵ. شادۆڵەکە کورتکراوەتەوە لە زمانی ڕۆژانەی هاوڵاتیانە بەکارهاتووە بووە بە شەدەڵە. بۆیە ئێستا کەش لەم بەشەی نیشتیمانە گوندێک هەیە بە ناوی گوندی شەدەڵەوە. ئەم گوندە لە ئەسڵا ناوەکەی لە دۆڵەکەی ئەو شوێنە جوگرافیایی کە لێی هەڵکەوتووە هاتووە. ئەم گوندەش یەکێکی تر لە گوندەکان و دیار و خۆشەکانی ناحیەی سووداش کەوا سەر بە پارێزگای سلێمانیە و شوێنێکی گرنگ و سەرنجڕاکێش و گەشتیاریە و خەڵکانی هاتوچۆی بە قەراقی یادەکەن و گوزەر دەکەن. یەکێکە لە ناوە سەرنجڕاکێش و جوانەکانی ئەم نیشتیمان. شێنەی بەیقوتی ڕەوانە هەواکەی